قوتابخانەی هاوڕێ مناڵ بریتە لەو قوتابخانەی کە ئەوێ خوێندنێکی نەوعی بۆ قوتابی دابین بکات تایە ڕۆڵ بدا بە قوتابی گۆڕانکاریەکی تەواو بکات لە شێوازی تێڕوانینی خوێندن و خوێندەواری لەناو مەکتەبەکاندا بەڵێ خول کراوەتەوە بۆ قوتابخانانە بە سیستمێکی دەوری بۆ بەرزکردنەوەی توانەکانی مامۆستایان حتا مۆزەفەکانی ئەو قوتابخانان و بەڕێوەبەرە بەڕێزەکان و سەرپەرشتیارانی تری ئەو پەروەردانە هەمووی پەیوەست بەو مەکتەبانە هەموو خولیان بینیوە بۆ ئەوەی کە شارەزا بن لە شێوازی کاری ئەم پرۆژەیە خۆشبەختانە لەم کۆتاییەشدا کار دەکات لەسەر کۆمەڵێشتی تریژ لە ناو کاری خوێندنە کە بۆ نمونە ئەنجومەنی بەڕێوەبردننی قوتابخانە یەکێکە لەو پرۆژە تازانەی ئەم پرۆژەی هاوڕێی منداڵە کە خولی بۆ دایکان و باوکان و ئەو ئەنجومەنەی کە لە بەناو قوتابخانەکان تەشکیل کردوێتەوە بۆ ئەوی ئەوانی شارەزا بن و ڕۆڵی دایکان و باوکان بە هەندوەرگیری لە ئەو قوتابخانانەیە. ئاخر خول دوێنێت دوا خول بوو کە کرایەوانی ئەگەر ڕێکی کۆتاییان کە بۆ دا قوتابخانەی پەنابەرانی سووری کرابوانێ لە کوردانی ڕۆژئاوا لە سندی بەڕێوەبەری گشتی پەروەردەی ڕۆژهەڵات بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەخول بوو دوێنێ دوا خول بوو کە تەواومان کرد لە شارۆچکەی سەی سادق لە داهاتووش داخولی تر بەڕێوەیە بۆ شێوازەکانی تری کاری ئەو پرۆژەیە.